دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیری گەورەی کورد دەڵێ ئەگەر ئەم جارە بێمەوە لە گۆی مەمچی هەر کانیەک خومە ئاوێک دەخۆمەوە گشتیان دەکەم بە دایکی خۆم لە هەر ئەشکەوتێکا شەوێک سەر بەگاشە بەردێک دەکەم گشتیان دەکەم بە لانکی خۆم. چۆن ئافرەتێک ئەگە یەک قوم شیرن لێ خوارد دوو جار سەر نابە سنگیەوە مەمکەکانی خستە دەمتەوە ئەبێتە دایکی شیرین تۆ دەبی بە ئەولادی ئەو. هەر کانیەک لە وڵاتەکە تا جارێک ئاول لێ خواردەوە دایکتە حرامزادەترین کەس دوو لە ڕووی جەناوتان و موسڵمانان ئەو کەسەیە خیانەت لە نیشتیمانی خۆی دەکات، ئەو کەسەیە کە وەکو لە ئافرەتێ شیری خوار بێ و بە نیشتیمانەکەی خۆی بە دوژمن دەفرۆشێ، ئەو کەسەیە کە خیانەت لە میلەتی خۆی دەکات و میلەتەکە وا لێ دەکات نیشتیمانی بەرچاو بکەوێت. ئەوانە حرامزادەن، ئەوانە خیانەتیان لە دایشی خۆیان کردووە کە نیشتیمانە. بەڵام تۆ لە کانیەک کە ئاوت خواردەوە دایکتە دایک، ئەو نیشتیمانە دایکی ئێمەیە.